پارتی سەوزی کوردستان لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە لە نەتەوە یەکگرتووەکان لە شاری سلێمانی سکاڵامان تۆمار کرد لەسەر ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا و کۆمپانیای جەنگیزی تورکی کە هاتوونەتە مەنتیقەکە کەوتونەتە بڕینەوەی دارو لە ناوچوونی سروشت و ژینگەی منتیقەی بادینان و هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە هیچ وەڵامێکمان وەرنەگر وەڵامیان نەداوینەتەوە تا ئەو لەحزەی کە ئێمە قساکەین و دەوڵەتی تورکیا و بەردەوامە لە بڕینەوەی دارەکان و دوێنێکەش لە حەسەن کەیف و ئەوانە جارێکی تر دەستی کردوێتەوە بە بڕینی دار ئامانجی دەوڵەتی تورکیا ئەوەیە کە ئەوێ ژینگە و سروشتی ناوچە کوردستانیەکان بشێوێنێ لە ناوی بەرێت و ئەو خەڵکی کە لە ئەو منتیقەیە کە ئێمە لەوانێ هەزاران گوندمان هەبێ کە خەریکی ئاژەڵدارین و ئەوانن کە لە ناو ئەو سروشت و دارستانەیە بۆ ئەوێ جارێکی تی خەڵکەکان ناچارکە بە بڕینەوەی دار و تێکدانی ژینگەی ناوچەکان هەرگوندەکانی چۆڵ کرێ. ئێمە تا ئەو لەحزەیە هەر بە دواچوورمان کردووە هەتا ئێستا وەڵاممان وەرنەگرتەوە بەڵام ماوەیەکی تر دیسان ئەگەر زانیمانەوە نەبێ ئێمە دیسان سکاڵا لەسەر کۆمپانیای جەنگیزی تورکی تۆمارەکەینەوە لە نەتەوە یەکگرتووەکان ئەم جاریان بۆ ڕێکخراوە ژینگەیەکان بۆ مافی مرۆڤ لە ئەوروپا لەوێ شۆسکاڵا تۆمارەکەینەوە چونکە لەبەرەوەی ئێمە پێمان وابوو وەڵاممان ئەدرێتەوە ڕێگیری ئەکەن لەو مەسەلەیە بەڵام هەتا ئێستا بێدەنگیان هەڵبژاردووە و وەڵامی ئێمە نەدراوەتەوە. مەسەلەن ئەگەر دقت دەی ئێستا ئەو مەسەلەی تورکیا کە هاتووەتە هەرێمی کوردستان دوو جار سنووری هەم عێراقی بەزاندووە یەکەم لایەن بەرپرسەکە عێراقە. عێراق ئەبێ چونکە عێراق ئێمە هەرێمێکین لەسەر بە عێراقی فیدراڵین عێراق دەوێ سەرسنوور هەیە ئەبێ ئەو بیپارێزێ ئەو لەگەڵ دەوڵەتی تورکیا قسە بکە کە ڕێگیریە بۆ ئەم پێشەلکاریانەی دەوڵەتی تورکیا دانێ بەڵام هەتا ئێستا ئەوە نەبووە لە دوای ئەوەی کە دوێنێ پێرێکە لە منتیقەی سیاحی بەرخە کە ئەو هێرشەی کردە سەر گەشتیارانە عەرەبەکان ئەوە بوو دەوڵەتی عێراق ئێستا هاتوۆتە دەنگ و قسەی ترێ بێت و قسەی جدیە بێ بەڵام هەر یەکیان هەم هەرێم و هەمە عێراق یەکتری تاوانبارەکەن لەو مەسەلە بەڵام مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە ئەوەیە هەڵوێستی جدی چییە هەڵوێستی ئەوەیە چونکە لە قانونی یاسای نێودەوڵەتیە ئەوەیە هیچ دەوڵەتێک بۆی نییە سنووری دەوڵەتێکی تر ببەزیێنێ بە هەچ هۆکارێک بێ یان مەسەرەن سنووری هەرێمی ببەزیێنێ ئەگە چی هۆکارێکیش هەبێ چی نەبێت بە هیچ بیانێک بۆی نییە ئەوە بکە بەڵام بەداخەوە هەتا ئێستا دەوڵەتی تورکیا بەردەوامە لەو پێشەرکاریانە و یاسایە نێودەوڵەتیانە و دیسان مەسەرەن هیچ احترامێک و ڕێزێک و تەقدیرێکی بۆ دەوڵەت و سەروەری دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان دانەناوە بۆیە ئێمە داوا ئەکەین هەم لە هەم سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان و هەم عێراقی فیدراڵ بەڕاستی ئەم جاران بەجددی لەگەڵ دەوڵەتی تورکیا و لەگەڵ نوێنەرایەتیەکانی بڵین دەوڵەتی تورکیا لە عێراق و لە هەرێمی کوردستان شایە قسە بکرێ کە یعنی پێشەرکاریە بۆ ئەو لەشکرکێشیەدان درێت بە تایبەتی لە مەسلەی بڕینەوەی دار و درەخت و جان لەبەران کە ئێمە هەر مەسلەی بڕینەوەی دارەکان نییە مەسلەی لە ناوچوونی جان لەبەرانمانە لەو منتیقەیە کە ئێمە گیانلەبەری وامان هەیە کە لە ئەوروو لە دنیاە دەگمەنە لاانێ پڵنگە ئەم شتانە هەمووی لەناو ئەم چڕی دارستانە هەیە بەداخەوە ئەوانە زۆریان براون و زۆریشان لە ناوچوونە ینی ئەمە لەلایەن کۆمپانیای جەنگیزی تورکیەوەیە بەردەوام ئێستا ئێمە تا ئەم لە حەزەیە قساکەین لە ڕابردووە ئێمە ئامارێکمان بڵاو کردەوە کە 3 ملیۆن داری بڕیێتەوە بەڵام ئەم ئامارە سەرکەوتووە ئێستا ئەم ئامارە چۆتە 3 ملیۆن و نزیکەی 300 400 هەزار دارۆ شەو و ڕۆژ بەردەوامە لە بڕینەوەی دارەکان.